کۆمەڵە خێزانێکی دانیشتووی یەکێک لە ئاواییەکانی قەزای کفری کێشەی ڕەگەزنامەیان هەیە و کارتی نیشتمانیان پێ نادرێت. هۆکارەکە ئەوەیە ئەوان 45 ساڵ لەمەوبەر لەلایەن بەعسەوە ڕاگوێزراون و تۆماری باری شارستانیان نەماوە. من مناڵم هەیە، مناڵەکەم من تەمەنی ساڵێکە تاکویسە جنسی بۆ دەرناکری، ئەڵێ بڕۆ بۆ ڕمادی جنسی بۆ مناڵەکە دەرکات. 21 ماڵ لەم گوندا بەرەو شاڵاوی ڕوبەڕووی شاڵاوی بەعز بوونەوە ڕاگوێزرانەوە بۆ خواروی عێراق. لەگەڵ خۆیانە نفوسەکەیان برا بۆ خواروی عێراق و ئێستا لەبەرەوەی کارتی نیشتمانی تازە دەرەکرێ هیچ معاملەیەک بۆ ئەم هاوڵاتیانە ناکرێت لەبەرەوەی ئەڵێ بڕۆ لە خواروی عێراق لە ڕوومادی بڕۆت و نفوس تەورەیە ئەچنە ڕوومادی ئەڵێ کاکە وەڵا بڕۆ بۆ جەبارە لە جەبارە کتابیان بۆ ناکەن بۆ ڕوومادی وی ڕێتین و ڕۆینە کپری ئەڵێ بڕۆ بۆ جەبارە لە جەبارە ئەڵێ بڕۆ بۆ ڕوومادی ڕۆینە ڕوومادی هەر یەک حسابە قسە هینمان بۆ ناکەن هیچ ڕێزێکمان لێ ناگرن و هینمان ناکەن. ئێمە هیوادارین لە جەماعەت ئەندام پەرلەمانەکان لە حکوومەت لە ئەمانە بێنە هانامانە و چارەسەرێکمان بۆ بکەن. ئەم کێشەیە دەردەسەری بۆ دروست کردوون نە لە هەرێم و نە لە حکوومەتی عێراقیشدا مامەڵەیان ڕایی ناکرێت. کێشەکەیان گەیەنراوەتە لایەنی پەیوەنددار بەڵام هێشتا وەک خۆیەتی. بە نووسراوی فەرمی من لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوارەوەها مدیریەتی عامەی جنسیەوە کارم کرد لەسەرەوەی کەوا ئەو هاوڵاتیانە نفوسەکانیان بگەڕێتەوە بۆ جەبارە لەسەر داواکاری خۆیان. ئومێد دەکەم توانێت بێتم کارێک بکەم بۆ کارە ئاسانی بۆ ئەو هاوڵاتیانە و مافی خۆیانە کە نفوسەکانیان بگەڕێتەوە بۆ نفوسی ئەسڵی خۆیان. و زۆر سوپاسی وەزارەتی ناوخۆ بە تایبەتی وەکیلی وەزیرەکەم وەروان نفوسی عامی بەغاکەم کە هاوکارمان بوون لەوەی چارەسەری کێشەکان بکەن بە تایبەتی لە ئێستادای مەزانین بەهۆی مادەی 140ەوە گوێزانەوەی نفوس بۆ شوێنانە ڕایگیراوە. ساڵی 1970 ئەم خێزانانە لە کفریەوە بۆ ڕوومادی ڕاگوێزراون. دوای گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان تۆماری باری شارستانیان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەنددا فەوتاوە و هیچ لایەکیش کارتی نیشتمانیان پێنادات. سامان کەریم کورتسات نیوز کفری.